زیادکردنی موچە یان کەمکردنی موچە لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانە نییە، لە دەسەڵاتی حکوومەتی ناوەندیایە. نەجیب ئەندامی لژنەی دارایی پەرلەمانی عێراق باسی لەوە کردووە کە لە ئایندەدا هەواڵی خۆش لەبارەی زیادکردنی موچەی فەرمانبەرانی سەرتاسەری عێراق بڵاو دەکرێتەوە. هاوکات باسی لەوە کردووە کە کارەکانی لژنەی پێداچوونەوە زیادکردنی موچەی فەرمانبەران لە دەوڵەتدا ئەم هەنگاوی ناوە. کۆمەڵی تەسریحکەین لەسەر و مەسەلەی موچەی فەرمانبەران وازیاکرێتەوانە، یعنی ئەمە خۆی لەخوا لە زیاتی ئەوەی سوودگەیاندن بێ بە فەرمانبەران، سوودگەیاندن بێ بە خەڵکی کەم دەرامەت لە وڵاتەیە، ئەمە خۆی لەخوا زیانگەیاندنە بە خەڵکی کەم دەرامەتی ئەم وڵاتە. دەوترێت لێسەدا موچەی فەرمانبەری عێراقی زیاترە لە موچەی فەرمانبەری هەرێمی کوردستان، واتە بێهاوتاییەک هەیە لە موچەدا. لە چاوپێکەوتنی ئەم جارەی NRTدا دلێر مەحموود بڕیاردەری لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان باز لە سیستمی موچەی فەرمانبەران و کێشەکانی دەکات. چاوپێکەوتن ئێوارەی شەممە کاتژمێر 6:30 لە NRT پێشکەشتان دەکرێت.